ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەم ڕۆژ بە بەرگە و بابەتی نوێ و هەمەڕەنگ هاتینەوە میوانی ماڵەکانتان و میوانی دیدەی ئێوەی خۆشەویست و ئازیزی پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە و بەردەوام بن لەبەرەوەی بەرگە و بابەتەکان زۆر هەستیارن و گرنگن بەردەوامی جەخت لەسەر ڕێنمایەکانی تەندروستی ئەەکەینەوە کە بۆ سەلامەتی گیانمان پێویستە لە ئێستادا جێبەجێیان بکەین تا پارێزراو بین لە ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها ڕێبگرین لەو ڤایرۆسە و لە تەشەنەکردنی. ئێمەمانەوەی ئەمڕۆ زیاتر باز لەو کەسانە بکەین یاخود لە ڕۆڵی میدیا بکەین تا چەند گرنگە لە ئێستایا بۆی کە زۆرترین زانیاری دروست بە ئێوە بگەێنێ بۆ ئەم بابەتە ئێمە زۆرتر باز لەو کارانە ئەکەین کە لەلایەن میدیاکانەوە لەو ڕێکارانە ئەکەین کە لەلایەن میدیاکانەوە گیراوەتە بەر و ئەیگەێنن بە هەموو هاوڵاتیان بە گشتی تا چەند دروستە. جگەلەوە ئێمە لە بیرمان نەچێ هەمیشە برانی ئاسایش پۆلیس کارمەندان بە گشتی هەمویان لە ئامادە باشیان بۆ پاراستنی گیانی ئێوەی هاوڵاتی خۆشەویست بۆ پاراستنی ئێوە لە ڤایرۆسی کۆرۆنا بۆیە تکایە هەماهەنگیان لەگەڵا بکەن هاوکاریان بن بەمانەوەتان لە ماڵەکان و لە بیریشمان نەچێ میدیاکاران بە گشتی بە هەمان شێوەی ئەوان لە خزمەت ئێوەدان کارمەندانی تەندروستی ئێمە لە هەموو بارودۆخەکان لە خزمەت هەموو بینەر و بیسەرەکانین وەکو میدیاکاران بۆ ئەوەی ئێوە لە ماڵەکانی خۆتان هەموو کات هەموو زانیارەکانتان پێ بگات. سڵاوسۆڤان سڵاو ڕۆژ باش هاژە ڕۆژ باش بینەرانی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە تەندروست و لەش ساغ و سەلامەت بن و هەروەک هاژە باسی لەوە کرد کە زۆربەی ئەو هەواڵ و ئەو زانیاریانەی کە بڵاو دەکرێتەوە لە میدیاکاندا دیارە لە ڕووی دەرونیەوە کاریگەریمان لەسەرکە چکەمە ڕۆژانە هەموو هەواڵەکانمان بە هەر شێوێک بێ پەیوەندێکی هەیە بە کۆرۆناوە بەڵام ئەمەش لەبەر خاترێوەی کە ئاستی هۆشیاری ئاستی زانیاری ئێوە بەرزتر و بەرزتر ببێتەوە نەکار ئێمە هەموو وڵاتان بە هەمان شێوە پابندن بە بڵاوکردنەوەی ئەو ڕێنمایانە پابندن بەوەی کە کەرەنتین بکرێن لە ماڵەکانمان باوە لە یاد نەکەین ئێمە تەنها چارەسەر وەک هەموو جار وتومانە کەرەنتینکردنە تەنانەت کەرەنتینکردن هاژە وشەی لادێیی وا بووە کە پێشتر بۆی ئەڵێن لادەیی ئەها کەسانێک کە پێشتر ئەوە زانیاری و خوێندەوەریەکی وان نەبووە پزیشکیەوە پێش نەکەوتووە کاتە تووشی نەخۆشیەک ئەبوون لە لادێکە کەسەکەیان دەرەکرد ئایان بردە پەڕی لادێوە لە پەڕی لادێدایان ئەنا بۆیە پیانوت لادێی کەواتە ئەو کاتە کە ئەوە زانست پێش نەکەوتووە بیریان لەوە کردوتەوە کە کەسێکە نەخۆش بووە بێت لە پەڕی شاردابنە یا دوور بکرێتەوە ئێستا ئێمە ئەو ڕێکارانە زۆر بە ئاسانتر هەیە کەرەنتینە هەیە تەنانەت خودی خۆمان لە ماڵەکانمان خۆمان کەرەنتیناکەنەوە شوێن هەیە بۆی کە ئەو کەسانی کە توش بوونە لە ژێر چاودێریە بن بۆیە ئێستا کە ئاستی زانیاری پزیشکی ئەوە پێشکەوتووە با ئێمەش ئەوە بە وشیارانەوە مامەڵە لەگەڵ دۆخەکەیا بکەین ئەوەندە هێزەکانی پۆلیسە هێزەکانی ئاسایشە هێزەکانی تەندروستیە تیمەکانی تەندروستیە بە ئەوە نەیان خەینە ئەزیێتەوە چونکە بەڕاستی پابند نەبوونی ئێمە بەڕێنمایەکان زەرمەند ئەبێت یەکەم کەس ئەو کەسانەکان خۆمانی کە زەرمەند دەبین دواتر زەرەر بە کەسانی ترەگەین بۆیە تکاتان لەکەین لە هەموو کەمپینەکان لە سوۆشیال میدیاکان لە کەناڵەکان هەموو دەنگ بۆ ئەوە ئەبن ئەڵەن کە لە ماڵەکان بمێنینەوە تکایە لە ماڵەکان بمێنینەوە با دووربین لە کۆرۆنا و ڤایرۆسی کۆرۆنا و منیش ئێستا هەرچەند هاوڵەکان زۆربەی پەیوەندی بە کۆرۆناوە هەیە بەڵام بۆ زانیاری زیاتر کورتێک لە هاوڵەکانتان پێشکەشەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان داوا لە هاوڵاتیان دەکات مەترسی کۆرۆنا بە جددی وەربگرن. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی ڤیدۆیی لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاو کردەوە و داوای لە هاوڵاتیان کرد پابندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ناوخۆ بن بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. هاوکات داواشی کرد مەترسی ڤایرۆسی کۆرۆنا بە جددی وەربگرن و لە ماڵەکانیان بمێننەوە. مەسرور بارزانی جەختیش دەکاتەوە ڕێکاری لە خاڵە سنوورەکان و شوێنە جیاوازەکان گیراوەتە بەر و داواش لە هاوڵاتیان دەکات پشتیوانی و هاوکاری تیمە تەندروستەکان و کارمەندانی هێزەکانی ناوخۆ بن. نۆ حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کران. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان
ڕاگەیاندنێکی بڵاو کردەوە لە 24 کاتژمێردا کە پشکنینی تایبەت بە کۆرۆنا بۆ 327 کەس لە هەولێر و دوهۆک و سلێمانی کرا و 9 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا تۆمارکراون. ڕاشیگەیاند 8 لەو حاڵەتانە لە سلێمانی تۆمارکراون کە یەکێکیان گیانی لەدەستدا و حاڵەتێکیش لە پارێزگای دوهۆک تۆمارکراوە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی تا ئێستا 85 حاڵەتی توشبوون بە کۆرۆنا تۆمارکراون و 1573 کەسیش کەرەنتین کراون. مەزلوم کۆبانی داوا لە هاوڵاتیانی ڕۆژاوای کوردستان دەکات پابەندی ڕێنمایەکانی خۆپاراستن لە کۆرۆنا بن. مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر پەیامێکی ئاراستەی گەلی ڕۆژاوای کوردستان کرد و داوای کرد پابەندی ڕێنمایەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بن. ئاماژەی بەوەش کرد بە هەموو شێوەیەک کار دەکەن بۆ پاراستنی گەلی ڕۆژاوە و پابەندبوون با ڕێنمایەکانی ئیدارەی خۆجێی ڕۆژاوای کوردستان. مەزلوم کۆبانی دڵنیاییشیدا ئەم قۆناغا بە سەرکەوتن بەسەر کۆرۆنادا تێدەپەڕێن. زیاتر لە 1400 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا لە ئێران تۆمارکران. کیانوش جیهانپور گوتەبێژی وەزارەتی تەندروستی ئێران ڕایگەاند لە 24 کاتژمێردا 1411 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە وڵاتەکەی تۆمارکراون. ڕاشیگەیان تا ئێستا 1812 کەس بەهۆی کۆرۆنا گیانیان لەدەستداوە. هاوکات 8376 توشبووی ڤایرۆسی کۆرۆناش چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەکانیان کراونەتەوە. وا لە تورکیا وەزیری تەندروستی تورکیا گیان لە دەستدانی 7 کەسی دیکەی با کۆرۆنا ڕاگەاند. فەخرەدین کۆجا وەزیری تەندروستی تورکیا لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە. لە 24 کاتژمێردا پشکنینی تایبەت بە کۆرۆنایان بۆ 3672 کەس کردووە. لە ئەنجامدا 292 حاڵەتی دیکەی توشبوون بە کۆرۆنا تۆمارکراون. ئاماژەی بەوەش کرد بەهۆی کۆرۆنا 7 کەسی دیکەی گیانیان لەدەستداوە و ژمارەی ئەوانەی بە کۆرۆنا گیانیان لەدەستداوە گەیشتا 37 کەس. وەزیری تەندروستی تورکیا داواشی لە گەنجان کرد ئاگاداری خۆیان بن چونکە لە دەرەوەی ئەو مەترسیە نین. سەرۆکوەزیرانی بەریتانیا باری نائاسایی نیشتیمانی ڕاگەیاند. بۆریس جۆنسۆن سەرۆکوەزیرانی بەریتانیا بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا باری نائاسایی لە سەرتاسەری شانشینی یەکگرتووی بەریتانیا ڕاگەیاند و داوای لە هاوڵاتیان کرد لە ماڵەکانیان بمێننەوە. ڕاشیگەیاند ئەگەر هەوڵێکی نیشتیمانی نەبێت هیچ سیستەمێکی تەندروستی جیهانی توانای بەرەنگاربوونەوەی کۆرۆنای نابێت. بۆریس جۆنسۆن ئاماژەی بەوەش کرد ڤایرۆسی کۆڤید-19 مەترسیەکی گەورەیە و تا ئێستا بەریتانیا تووشی مەترسی لەو شێوەیە نەبووتەوە. با کورتەیەک لە هەواڵەکان سەرەتای ڕۆژباشی کوردستانی سرارمان دەست پێ کرد و دەچینە ناوەڕۆکی پرۆگرامێک. ئەم ڕۆژ لە دوا ڕۆژی ئەو نەورۆز و بەشێک لە شعری چەند شاعیرێکی کوردستان پێشکەشەکەین کە ئێمە لە چەند ڕۆژی نەورۆزدا لە یەکەم ڕۆژەوە تا ئێستا چەند دێڕە شعری ئەو شاعیرانەتان بۆ ئەخوێنینەوە کە تایبەت بە نەورۆز بڵاویان کردوێتەوە. بەڵێ کە یەکەم پارچە هۆنراوەی مامۆستا حەقیقی بووە کە بۆ نەورۆز دەڵێ مزگێنی بێ هات ساڵی نوێ خۆشی دوای خۆشی گوێ بەگوێ بڵێن بەخت چی دینە نوێ ئەستێرەی مەش سەری ناسوێ وە بیرت دێ چیماندی دوێ زوو ڕاپەڕن مەبن شلوێ ئەوە هات پەیکی ئازادی بەڕوو خۆشی و کەیف شادی کۆشکی گوڵی گەشی پێیە معلومە بەشی مەشی پێیە. قانعی شاعیر دەڵێت هەوای شنەی بای نەسیم دیارە معلومە و وادەی گوڵ و گوڵزارە. و ڕەحیم لوقمانی دەڵێت ڕۆژ لە ئاسۆی سوور شەوقەداتەوە ئەڵێی ئەمساڵیش نەورۆز هاتەوە کەوی دڵداری ئازادی و جوانی دەرونی کەیلی سۆزی گۆرانی بەرەی حەسرەتی دڵ ئەکاتەوە بانگی پڕاوپڕ دەنگەداتەوە لەسەر قەندیل و شاهۆ و نەکەرۆز
ئەڵێ گەلی کورد نەورۆستان پیرۆز. هەمیشە لە نەورۆز و خۆشی و جەژنابن. بابەیەکەوە کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین بزانین لەم وەرزە جوانەیە کەشوهەوای شارەکانی کوردستانی خۆشەویست چۆنە. ئەویش کەشوهەوای کوردستانی خۆشەویستمان. کەشوهەوامان بینی بیرم لەوە کردەوە من هەژە وعدێکم بە تۆدا بوو وتم نێرگزەکەم بۆ بێنی نێرگزەکە و بۆ بێنم بەس نێرگزەکە نەبووم ڕۆ خۆمم کردی خۆم بۆ کردی بە نێرگز وەک چەفکێ گڵی نێرگستم چۆنە بێت بۆ هاژە وعدەکەی نەچێتەڕۆ بەدڵ تاوها باشە ئەیبینیە جێ ئەو نێرگزەم گرتوتەوە بۆت دەمە درێژ بیسەوانگیان هەر نێرگز و گوڵی سپاسی سپاس دەکەم. اینجا ئێستا چیە ناو ئەم ئین هاوسەوە کە باس لە فرۆشیارانی بازاری کارتەڵ لە ئیستانبول دەکات کە تایبەتە بە سەوزە و میوە کە ڕێگە نادەن کڕیاران ڕاستەوخۆ سەوزە و میوەکان هەڵگرن بەڵکو ئەوان خۆیان ئەو کارە دەکەن لە ژێر هەر سەوزە و پێداویستێکیش نووسراوە بژاردەکردن قەدەغەیە کە هاوکات داوا لە کڕیان و هاوڵاتیان دەکرێت کە بە مادەی پاکەرەوە دەستەکانیان بشون ئەمە زۆر ناخۆشە جا هەنێ خانم هەیە کە خۆیش هەڵ نەبژێرە بەدڵی خۆی بەدڵی نییە و بازاری کردنە باوەڕ ناکە خۆی بازاری کردووە کە ئەوش لە چوارچێوەی هەوڵەکانە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. لە چوارچێوەی ڕێنماییەکان بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆڕۆنا هەڵبژاردن و هەڵگرتنی پێداویستەکان و سەوزە و میوە لە بازاری تایبەت بە سەوزە و میوە لە ئێستانبوڵ لەلایەن هاوڵاتیانەوە قەدەغەیە بە جۆرێک لە ژێرەوەی هەر یەکێک لەو جۆرە خواردن و سەوزە و میوانە نووسراوە بژاردەکردن قەدەغەیە فرۆشیارەکان خۆیان پێداویستەکان با کڕیاران دەدەن. لە پێناو تەندروستی خۆمان بژاردەکردنی سەوزە و میوەکانمان لەلایەن هاوڵاتیان و کڕیارانەوە قەدەغە کردووە بۆیە پێویستە هەموو دوکانداران و هاوڵاتیان ڕێز لەو بڕیارە بگرن و پابەندی ڕێنماییەکان بن.
devletimize, milletimize teşekkür ediyorum. لە بازارەکەدا جگەلەوەی هاوڵاتیان و کڕێران بۆیان نییە ڕاستەوخۆ بەدەستی خۆیان سەوزە و میوەکان هەڵبژێرن و هەڵیان بگرن هاوکات داواش لە کڕێران دەکرێت بە ئاو و مادەی پاکەرەوە دەستەکانیان بشۆن و ڕێنمایە تەندروستەکان جێبەجێ بکەن لەو بازارە چەند شوێنێکی تایبەت بە دەستشوشتن و هەن و مادەی پاکەرەوەش بۆ کڕێران دابین کراوە. Öncelikle Cumhurbaşkanımıza, Sağlık Bakanımıza çok لەگەڵ گەلەکەمان لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا سەردەکەوین مادەی تایبەت بە پاکردنەوەی دەست و دژە ڤایرۆس یێرەدانراوە هیوادارین لایەندیی نزیکدا ئەم دۆخە تێپەڕێنین. çok dikkat ediyorlar. فرۆشیارانی بازاری کارتەر لە ئیستانبول لە سەرمێز و ڕەفەکانیان نووسیوە تکایە بەچاو سەیری کەلوپەل و سەوزە و میوەکان بکە نەک بەدەست هاوکات شارەوانی ئیستانبول ڕۆژانە لە ڕێگەی تیمەکانەوە چاودێری بازارەکە دەکات. باپەی ئامارەکانی وەزارەتی تەندروستی تورکیاش تا ئێستا نزیکەی 1000 کەس لە وڵاتە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بوو و زیاتر لە 20 کەسی دیکەش بەهۆی کۆڕۆناوە گیانی لەدەستداوە. بەڵێ هەژە بەم راپۆرتە ویستمە پرسیارە و لێ بکەم تۆ لە کام جۆرانەیە و جۆرانکە خۆت ئەبێ بەدڵی خۆت ئەوە هەڵی ڕژی هەرچی میوە شتە یان ئاساییە بەلاتەوە کێشێنێ زۆربەی کات پێم خۆشە خۆم بچم بازاری کەم و ئەومی و سەوزانە بکڕم و خۆشم هەڵی بژێرم بەڵام بێگومان ئەم کاری کە کراوە سەر لە ئیستانبول و بە هیوام لە ئێرەش بکرێت بۆیە کە خۆمان پارێزین لە ڤایرۆسی کۆرۆنا تۆ نازانی ئەو کەسەیە دەستی لە یاخۆت ئەو کەسێکە هێناوێتی لە هەر لە ئەلوە هەتا ئاگاتە ماڵەکە چۆن بوو بۆیە ئەگەر میوەکانیان سەوزەکان بەگشتی و خۆراکانە بە جوانی دانرێ خراپەکانیان لێ جیاب بکرێتەوە پێشتر ئەوەی تر هیچ کەسێکیش ناچار نابێکەوە خۆی دەستی بۆ بەرێت و هەڵی بژێرێت بێگومان ئەوەش لە چوارچەوەی ڕێکارە تەندروستیەکانە بە هیوان لێرەش پەیڕاو بکرێت. هەموو هەواڵە سیاسی و ئابووری و وەرزش و هونەریەکان لە میدیاناخۆ و جیهانیەکان پەیوەست کراون بە ڤایرۆسی کۆرۆنا بەردەوام هەموو بابەتێکمانەچێتەوە سەر کۆرۆنا بە جۆرێک ڕۆژانە داتا و ئاماری توشبووان لە وڵاتان و هەواڵی سەرنجڕاکێش لە بارەی توشبوانی کۆرۆنا بڵاوەکرێتەوە ئەپرسین ئەمە چۆنە چەندێکە بەڵام تا ئێستا ئەپرسین ئێمە تا ئێستا ڕۆڵی ڕاگەاندنی کوردی و سۆشیال میدیا لەم قۆناغا چۆن بووە و پێویستە چۆنیش بێت و بۆیە دەمانەوێت بزانین کە ئایا میدیای کوردی لە مامەڵەکردن لەگەڵ ئەم بارودۆخەی کە ئێستا هەیە بەهۆی کۆرۆنا کە ئەم دۆخە ناهەموارە هاتۆتە پێشەوە چەندێک سەرکەوتوو بووە لەوەی کە توانیوێتی زانیاری بگەێنێت یاخود ئەو بابەتانە لێمەش بۆ ئەم مەبەستە دکتۆر نەزاکەت حسێنمان بانکێشت کردووە کە لە ستودیەکانمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت و بۆ تاوتێکردن لەگەڵ بەڕێزیان کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن هەوڵەدەین زیاترین ئەو پرسیارانەی لێ بکەین کە بزانین میدیای کوردی چۆن توانێتی کاریگەری هەبێت لە بڵاوکردنەوەی زانیاریەکان و چۆن کۆنتترۆلی ئەو دۆخەی کردووە ڕۆژ باش و ئەم کاتت باش ڕۆژ باش دکتۆرە نەزاکەت ڕۆژ باش ئەم کاتتان باش هیوای سەلامەتی بۆ مولایەک دکتۆرە ئایا میدیای کوردی هەرچەنە سۆڤانیش پرسیارەکەی کرد بەڵام پێم وابێ گوێت لێنەوە بێ دووبارەیەکەمەوە میدیای کوردی لەم دۆخە هەستیارەدا چۆن مامەڵەی کردووە ڕای ئێوە چییە لەسەر ئەو مامەڵەیە لەسەر ئەو زانیاریانەی کە بەردەوام لە سۆشیال میدیا و لە میدیاش بەگشتی بڵاوکراوەتەوە دەستان خۆش بێت خۆی لە ڕاستیە لەمڕۆدا میدیا بە عام میدیای هەموو جیهان چونکە مەسەلەکە تەنها لە کوردستان نییە ئەتوانم بڵێم زیاتر لە جاران ئەرکیش و زیاتر لە جاران بەرپرسیارەتیشی کەوتۆتە ئەستۆ لەبەرەوەی کە ئێستا ئێمە هەمومان لە ماڵەکانین تەنها ئەو شتەی میدیا بۆمان ئەگوێزێتەوە لە زانیاری و داتاکان ئەوە لامان ئەبێتە مەوزوع و ئەوەی کە ئەوەی گوێزێتەوە ئەوە ئیتر بابەتە لە لای وەرگرەکان و وەرگرەکان هەمووی ئێستا ئەتوانم بڵێم بە جۆرە لە جۆرەکان عەزلین واتە ڕووبەڕوو یا بە چاو هیچ شتێک لەو حاڵەتانە نابینین کە ڕوئەدا لە مەسەلەی کۆڕۆنا و خەڵکیش دابڕاوە لە یەکتر لەبەرەوە ئەوەی لە میدیا بۆمان نەگوێزرێتەوە ئەتوانم بڵێم نایبیستین وەکو جاران بۆیە میدیا بەڕاستی ئەرک و بەرپرسیارەتێکی زۆر هەستیاری کەوتۆتەوە ئەرکەکەی زۆر بووە و بەرپرسیارەتەکەشی زۆرتر بووە بۆچی بەرپرسیارەتەکەی زۆر بووە لەبەرەوەی ئەزانین زانیاری و هەموو داتایەک بەڕاستی کاریگەری خۆی هەیە لەم کاتا چونکە
خۆی مرۆڤ لە ئێستادا هەموو مرۆڤەکان ئەتوانن بڵێم لەسەر تاسەری گیانە بارودۆخی دەرونیان تاوانێ بارودۆخی سایکۆلۆژیان تاوانێت ترسیان لێ نیشتووە قەلەقیان هەیە بۆیە میدیا بەڕاستی ئەبێ لە هەموو کات زیاتر هەستیارتر و لە هەموو کات زیاتر بەرپرسیارتر مامەڵە لەگەڵ زانیاریەکان بکەوە زانیاریەکان بگوێزێتەوە ئەوەی جێگای دڵخۆشیە لە ئێستا کە منە گەرۆک و هەرێمی کوردستان سێرکەم من لە پێش ئەوەشەوە بەڕاستی دەستخۆشی بۆ ڕۆژنامە نووسە کوردەکان ڕۆژنامە نووسەکانمانەکەین لە هەموو کەناڵەکانە کە وەکو بەڕاستی سەربازێکی ون لە بەرەی جەنگانەوە لە بەرەی پێشەوەن کە ڕۆژانە ئەو هەموو بەرکەوتن و کۆنتاکتیانە بێت بۆ دەستخستنی زانیاریەکان بەڕاستی ئەمە جێگای دەستخۆشیە بۆیان بەڵام ئەوەنەی من ئەبینم بەهۆی ئەوەی لە وڵاتە هەموو لایەنەکان هەماهەنگن لە یەکتر لەگەڵ یەکترا بۆ نمونە بەڕێوەبەرایەتی تەندروستی بەڕێوەبەرایەتی حکوومەتە بەڕێوەبەرایەتی لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان هەماهەنگن لەگەڵ میدیا هەست ئەەکەم زانیاریەکان ئەمڕۆ بە شێوازێکی ڕێک و پێکتر و لە یەک سەرچاوەوە کە ڕێک خراوە لە شارەکانە بۆ نمونە وەزارەتی تەندروستی یا بەڕێوەبەرایەتی تەندروستی یا حکوومەتە خۆجێیەکان یەک جار زانیاریەکانەدەن کەواتە ئەتوانم بڵێم ڕێک و پێکیەک تا ڕادەیەکی باش هەیە لە گواستنەوەی وڵاتە ئەم بەنسبەت میدیا فعلیەکانەوە سۆشیال میدیانە بەڵێ کاتە تا ئێستا مامەڵەی میدیای کوردی بەڕای جەنابتان سەرکەوتوو بووە لەم قۆناغا؟ ناتوانم بڵێم بە تەواتی سەرکەوتوو بۆ ناشتوانم بڵێم سەرکەوتوو نەبوو ئەتوانم بڵێم لە گواستنەوەی زانیاریەکانە باشە بەڵام ئێمە ئەبێ ئەوە بزانین کە ژیان ڕاستە ئێمە ئێستا مەترسیەک ڕوو بەڕووی کردوینەتەوە بەڵام نابێ میدیا بە تەواوەتی هەموو شتەکانی بخاتە سەر ئەم مەترسیە یعنی مرۆڤ پێویستی بە حەوانەوەیە مرۆڤ پێویستی بە شتی کۆمیدیە مرۆڤ پێویستی بەوەیە جارجار تۆ بارودۆخ چونکە ئەرکی میدیا زانیاری گەیاندنە پەروەردەکردنە و حەوانەوەیە کەواتە لەگەڵ زانیاری پێدانەکە بێمە ڕۆڵی پەروەردە کە ڕۆڵی هۆشیارکردنەوەیەکی تەندروست نە هۆشیارکردنەوەیەکی ترسناک نە هۆشیارکردنەوەیەک کە ڕۆحی هاوڵاتیەکان بڕوات لەگەڵ ئەوە پێویستە میدیا ئەگای لە ئەرکەکانی تر بێ ئەگینا بارودۆخێکی خراپ و سایکۆلۆژی و دەرونی ئەکەوێتە سەر تاکەکان کە بە تایبەتی ئێستا خۆیان تاکەکان و هاوڵاتیان لە بارودۆخێکی نائارامان لە ئیشدا بڕاون لە ماڵەوەن حاڵەتێکی نائاساییان وەرگرتووە کە پێشتر ئەو حاڵەتە نائاساییان نەبووە بۆیە پێم وایە لە گەیاندنی زانیاریەکانە تا ڕادەیەک وەکو ئەوە ئەڵێم یەکسەرچاوی هەیە بەڵاواتە دکتۆرە پێ وایە ئەوە کاریگەریکی خراپ هوەرێنی هەبووە لەسەر دەرونی بینەر و بیسەر کە ڕووماڵی ئەو پەیوەستکردنی هەموو هەواڵەکان بە کۆرۆناوە تا چەند کاریگەری نەرێنی هەبووە لەسەر دەرونی بینەر و بیسەر و بەگشتی هاوڵاتیان نا خۆی گەیاندنی هەواڵ و زانیاریەکان پێویستە هەواڵ ئەڵێ دوو لایەنی هەیە لایەنێک ئیجابیە کە تۆ ئەبێ بیزانی یعنی ناکرێ من نەزانم چەند کەس توش بووە ئەگەر نەزانم چەند کەس توش بووە ناتوانم هۆشیار بم لەوەی کە خۆم بپارێزم تۆ نابێ زانیاریەکان بشاریتەوە زانیاریەکان گەیاندنی ڕێکوپێکەوە بە شێوازێکی باش تا ئێستا ئێمە داتاکانمان ئەگاتە دەست بەڵام لە بەرامبەریە بۆ هێمنکردنەوەی بارودۆخی هاوڵاتیان بۆ ئەوەی کە جارجار تۆ پێویستەکە هاوڵاتی دوور خەیتەوە بەڕاستی لە هەواڵەکانی کۆڕۆنا و لە مەترسیەکان چونکە ئێمە ڕادیۆەکەینەوە ئەوەی ڕۆژنامە ئەبینین ئەوەیە سایتەکەینەوە ئەوەیە تەلەڤیزیۆنەکەینەوە ئەوەیە سوشیال میدیاکەینەوە ئەوەیە ئەمە کاریگەری بتوێ نەتەوێت ناتەندروست لەسەر سایکۆلۆژیای تاکەکان بەجێڵێ نەک تەنها میدیای کوردی هەموو میدیا جیهانیەکان وایە خۆچونکە ئێمە تەنها میدیای کوردیمان پێ ناگا ئێمە سوشیال میدیاکەمان لەبەردەستایە کە لە سەر تاسەری جیهانەوە ئێمە هەواڵی هەموو وڵاتێ چەند کەس ئەمرێ چەند کەس تووشە بێ چەند کەس ینی هەموویان لەبەردەستایە لەبەرەوە بەڕاستی وە زانیارێکی زۆریش هەڵڕژاوە ئەمڕۆ من پێم وایە ئەمەش بارگرانێکی بۆ سەر دەرونی تاک دروست کردووە بۆیە پێویستە بەڕاستی میدیای کوردی لەم کاتە زانیاریەکان وەکو خۆی بگوێزێتەوە لە بەرامبەریشە هۆشیاری و لە بەرامبەریشە حەوانەوەیەک پشوویەک جارجارێک شتانی کۆمیدیان ئەو بابەتانەش هەبێ بۆ ئەوەی ئەم وەرگرانە لە بارودۆخێکایە لە ماڵەوەی هیچ ئیشینی ئەگەر بە بەردەوامی تۆ بڵێ داتا و زانیاری بۆ ڕیسکەی بە بەردەوامی مەترسیەکانی بۆ ڕیسکەی ڕاستە تۆ ئەڵێ ئەمە بۆ هۆشیارکردنەوە پێویستە زانیاریدان پێویستە بەڵام لە هەمان کاتیشە حەوانەوە پێویستە
چکە بێمە ئاگامان لە سایکۆلۆژی بەڕاستی پێویستە پزیشکانی بواری سایکۆلۆژی دەروونناسەکان ئەوانش بدوێنرێ و خەڵک بەڕاستی ئەمە نەڵین تەنها لە ماڵەوە بە بەڵام ئەبێ ئەمە ڕۆژانە ئەو خەڵکەش هۆشیارکەینەوە لە ماڵەوە چی بکات خەڵکی سایکۆلۆژی ناس خەڵکی پەروەردەیی خەڵکی ینی ئەو کەسانەی کە ئەتوان ڕێنمایی جوان بدەن ئەمانش بدوێنرێ بۆی ئەو خەڵکە موبەرمەجێکی هەبێ لە ماڵەوە چکە توات لە ماڵەوە زۆر باشە دکتۆرە نەزاکەت بارودۆخی سایکۆلۆژی بۆ داهاتوش خراپترە بێ هەموو هەواڵە سیاسی ئابووری وەرزشی هوەری هەر هەموو ئەمانە باس لە کۆرۆنا ئەکەن بە شێوەیەک چونەتە ژێر کاریگەری دۆخەکەوە بە پێچەوانەوە بۆچی؟ خۆی بارودۆخەکە بەڕاستی ئەیهێن ینی بارودۆخەکە بۆتە شتێکی جیهانی بەڵام ئەم شتە جیهانی زاڵ بووە بەسەر هەموو میدیاکانی جیهانە بەڵام بەتایبەتی میدیاکانی ئێمە لەبەر ئەوەی ئەم میدیانە بەڕاستی ئێمە میدیاکانی ئێمە زۆرترین زەق و فۆکەسیان خستۆتە سەر بابەتەکە ڕاستە ئێمە پێویستمانە بزانین کۆڕۆنا چ کاریگەریەکەیە لەسەر ئابووری بەڵام پێویست ناکە هەموو هەواڵە ئابوووریەکان هەموو بابەتە ئابوووریەکان باسی کۆڕۆنا بێ پێویستە بزانین کۆڕۆنا چ کاریگەریەکە کاتە سەر تەندروستی بەڵام ناکرێت تۆ واز لە هەموو بوارەکانی تەندروستی بێنی تۆ ئەڵێی بە مرۆڤ لە ماڵەوە بێ ئەبێ پێشی بڵێ خواردنی چۆن بێ پێ بڵێ وەرزشی چۆن بێ ئەبێ پێ بڵێ خەوتنی چۆن بێ یعنی هەموو شتە تەندروستی هەموو بابەتەکان کەوتۆتە فعلەن ژێر کاریگەری بەڕاستی کۆڕۆناوە ئەمە کاریگەری نەرێنی بەجێڵێ نەک لە داهاتووە لە ئێستا چونکە تۆ ئێستا 2 هەفتەیە خەڵکت لە ماڵداناوە 2 هەفتەش نابێ ئەگە 2 هەفتەیتر خەڵک لە ماڵەوە دانێ لەوانەیە کێشی کۆمەڵاتی لە ماڵەکانە دروست بێت ئەگەر بارودۆخی تاکەکان نائارام بێت لەمە زیاتر و ئەگەر بارگرانیەکی زیاتر هەبێت چونکە زانیاری و معریفە لە ئایدیای مرۆڤەوە دەرەچێ و ڕاستەو خۆش بۆ ئایدیای مرۆڤەچێ بۆیە تۆ چۆن ئەم زانیاری و معریفانە بدەی بەڕاستی کاریگەری بەجێهێڵێت لەسەر وەرگرەکانی ئەتوانی ئەم زانیاریانە بە کۆمیدی بدەیت ئەتوانی ئەم زانیاریانە بە توندی و مەترسیدار بدەیت ئەتوانیت لەگەڵ زانیاریەکانە وەکوتم ئێمە ڕێنمایی سایکۆلۆژی ڕێنمایی پەروەردەیی ئەمانەمان هەموو پێویستە ڕێنمایی کۆمەڵایەتی اجتیماعیمان پێویستە ئەبێ بەڕاستی کەناڵەکان ئەم خەڵکە پسپۆڕانش بدوێنن هەتا وەکو تا ڕادەیەک ئەم بارگرانیە و ئەم بارقورسیە لەسەر دەرونی تاکەکان کەمکەنەوە. بەڵێ دکتۆرە باسی ئەوە کرد کە ئەم هەموو هەواڵە بڵاوەکرێتەوە شرۆڤەیەکرێ بەڵام لە دۆخێکی ئاوا هەستیارە بۆچی ئەوەی پێوترێ هاوڵاتی ڕۆژنامەنووس یاخود کەسانێک کە نابەرپرسانە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بە یاخود لە ڕێگەی ئەکاونتەکانی خۆیانەوە بێ چەندین هەواڵ بڵاوەکەنەوە هەتا شرۆڤەشیەکەن یعنی تەحلیلی ئەو هەواڵانەکەن لە قۆناغێکی ئاوایە هەستیار بۆچی ئەمە بکرێت؟ خۆی سۆشیال میدیا لە حاڵەتی ئاساییە کێشە بوو بۆ کۆمەڵگەی ئێستش فعلەن ئێمە ناکرێ بڵێن سۆشیال میدیا ئێستا نەبێت سۆشیال میدیا نەبێت ئێسم بووین بە ئۆنلاین هەمومان خۆ کۆمەلگە واقعیەکە نەماوە مەستە کۆمەلگەیەکی ئۆنلاینین ئەگەر تۆڕی کۆمەڵایەتی نەبێ ئاگامان لە هاوڕێکانمان و لە زۆر شت نابێت لەبەرەوە پێویستە بەڵام بەڕاستی سۆشیال میدیا ڕێک نەخراوە کە ڕێکیش نەخراوە بەرهەمی دەستی تاکەکانەوە تاکیش بە ئارەزوی خۆی من قەلەقم هەواڵێکی بێتاقەتی داوەبەزێنم ئەو ئەترسی هەواڵێکی ترس داوەبەزێنێ ئەو کەیفی پێدێت هەواڵێکی خۆش داوەبەزێنێ لەبەرەوە بەڕاستی سۆشیال میدیا ئەتوانم بڵێم تا ڕادەیەک ڕاستە بووەتە کۆمەلگەیەکی جێگرەوە بۆ ئێمە لە کۆمەلگە واقعەکە دابڕین ڕۆژانە کاتمان لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئابینە سەر بەڵام بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا ڕۆڵێکی خراپ ئەبینێت لەبەرەوەی هەر کەس بە ئارەزوی خۆی بە نابەرپرسانە مردوویەکی داناوە ینی تۆ کەسێکی داناوە کە لە وڵاتێکاویدا لە شوێنێکا مردووە و بە چ شێوازێک ئەخرێتە قەبرەکەەوە کەسێکی وێنەی مردووەکانی هەموو جیهانێنێتە پێشاوت ئەمە میدیا بەڕاستی ئەبێ میدیا فعلیەکان و رادیۆ تەلەڤیزیۆنەکان و ئەمانە بەڕاستی ئەم میدیا بەرپرسەکان ئەمانە ئەم بارودۆخە ڕاستکەنەوە دکتۆرە نەزاکەت من لە قسەکانی جەنابێت نێڵم زۆر مرۆڤ لەژێر کاریگەری سۆشیال پرسیارێکم بۆ دروست بوو کە ئەڵێیت لە میدیاکانەوە وێنەی مردووەکان وێنەی و کەسانی کە بەهۆی کۆرۆنا لەسەر شەقامەکان کەوتون و بەو شێوەیە بڵاو ئەکرێتەوە یان لەلایەن خەڵکەوە یان لەلایەن میدیاکانەوە دکتۆرە نەزاکەت خۆ ئەم حاڵەتانەش ئەبینرێت و هێشتا خەڵکی پابند نابێت ئەگەر ئەمە نەبینێت دەبێت چۆن مامەڵە لەگەڵ دۆخەکە بکە هەندێک جار دوێنێ با بڵێن پسپۆڕێکی دەرونیمان لەلابوو میوان بوو ئەیوت دەبێت خەڵک هەندێک جار بترسێنرێت ئەگەر ئەو حاڵەتە نەبینێت بەردەوامە بێت لەوەی کە دۆخەکە زۆر بە ئاسایی وەرەگرێ
من پێم وتی ئەبێ داتا و زانیاریەکان بدرێت بە خەڵکی بەڵام لەگەڵ داتا و زانیاریەکانی بەڕاستی ئەبێ تۆ ڕێنماییەکانت بەردەوام بێ ڕێنماییەکان بە شێوازێکی تەندروست بە شێوازێکی کە سایکۆلۆژی ناسەکان باسی بکەن کۆمەڵایەتیەکان باسی بکەن پسپۆڕەکان باسی بکەن من ئەڵێم داتا و زانیاریەکان بێ بەڵام تۆڕی کۆمەڵایەتی گرفتەکەی ئەوەیە لە بەردەستی هەموو تاکیەکایە لە بەردەستی گەنجایە لە بەردەستی مناڵایەت تۆڕی کۆمەڵایەتی نابەرپرسانە وێنەکان دابەزێنێ بۆ نمونە کەناڵێکی پرۆفیشناڵ لەگەڵ دابەزینی وێنەی مردووەکانە لەگەڵ دابەزینی ئەوانە ئەتوانێت ینی بە شێوازێک دایبەزێنێت یا بە شێوازێکی تەندروستیا لەگەڵ یا ئەو بابەتانە باسکە کە وەرگر بەو شێوازە نەترسێ بەڵام تۆڕی کۆمەڵایەتی گرفتەکەی ئەوەیە هەر کەس بە ئارەزوی خۆی دای ئابەزێنێ میدیای دەستی خەڵکە بەرهەمی دەستی خەڵکە لەبەرەوە ئێمە تۆڕە کۆمەڵ ئێستا گرفتەکەش ئەوەیە ئێمە ئەگەر ڕۆژانە سعاتێک 2 سعات بڵێ 3 سعات لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی ژیاوین ئێستا فول تایمەکەمان لەگەڵ تۆڕی کۆمەڵایەتی ئاژی زۆر بەیانی تا ئێوارە خەڵکەکە لەسەر تۆڕی کۆمەڵایەتیە چونکە کاتی هەیە فەراغی هەیە بۆیە پێویستە میدیای کوردی بەڕاستی لەم کاتانە بابەتانێک دابەزێنێ کە بەشێکی زۆر لەو فەراخانەی وەرگر پڕکاتەوە تاوەکو وەرگر ئەوەندە لە بەردەمی تۆڕە کۆمەڵایەتیەکانە بێت تۆڕی ینی ڕاستە زانیاریەکان بۆ منە تۆ زانیاریەکان لە کەناڵە بیستم من ینی منە زانیاریم بیستۆ لە هەواڵەکانی سعات هەشت لە سعات هەشتەوە هەتاوەکو سعاتێکی ترێت تا سعات 12 هەزاران جار تۆڕە کۆمەڵایەتیەکە جارێکی تر هەواڵەکەی نێتەوە پێشچاوی من بیستم جارێ بیستم دوو بیستم سێ بیستم بەس تۆ تیکرارکردنەوەی ئەمە لەسەر ئەم داتا و زانیاریانە بە شێوازێکی گران و قرس لەسەر دەرونی وەرگرەکانەکەوێت ڕاستە دکتۆرە لەسەر ئەو پرۆژەیە کە ڕاتانگەاندووە وەکو کۆمەڵێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی بەشی ڕاگەیاندن ئایا ئەو داتا و زانیاریانە چۆنە و چۆن بڵاویەکەنەوە پرۆژەکەتان لە چوارچێوەی چ زانیاریەکە بۆ کۆرۆنا وردەکاری پرۆژەکە چییە؟ لە ڕاستیا من بەشێک نیم لەو پرۆژەیە بەڵام ئەوەندە ئەزانم ئەو شتێکی باشە کە وەرگر ئەتوانێت لە ڕێگەی ئەو GIS و ڕۆژانە ئەو زانیاریانە وەرگێت چەند کەس لە جیهانە مردووە حتمما ئەوە لەگەڵ لەسەر سیستمێکی جیهانی داتا و زانیاریەکان وەرەگیرێت چەند کەس مردووە چەند کەس چاک بۆتەوە بەپێی جیۆگرافی لە چ منتیقەیەکە زۆرە لە چ منتیقەیەکە کەمە ئەتوانێ وەرگریش یانی بەڕاستی لەوێشا بگات بە زانیاریەکان یانێت سەرچاوەیەکی زانیاریە بۆ وەرگرەکان و وەرگر بە ئەتوانێت لەوێەوە بە شێوازێکی دەقیقتر و خێراتر بگات بە داتاکان لەسەر ڕووی جیهان وەکوت من بەشێک نیم لەو پرۆژەیە لەبەرە وردەکاری پرۆژەکە نازانم بەڵام ئەوەندە ئەزانم داتاکانیان حتمما سوودیان لەسەر داتایەکی جیهانی و لە سەرچاوەیەکی معتەبەر وەرگرتووە کە توانیویانە ڕۆژانە تۆ ئەتوانی بەهۆی ئەوەوە شوێن و مەکان و تەمەنی ئەو کەسانە و ڕەگەزی ئەو کەسانە و بەرزبوونەوەی ڕێژەی توژوان بەرزبوونەوەی ڕێژەی مردن حاڵەتەکانی چاکبوونەوە ینی سەرچاوەیەکی باشە بۆ زانیاری بەڵام ئێمە گرفتەکەمانەوەی ئێستا سەرچاوی زانیاری زۆر بووە و ئەم سەرچاوی زانیاریانەش هەر هەمووی لەسەر یەک بابەت ئیشەکە گرفتەکە ئەوەیە کە ئەمە وای کردووە وەرگر بەڕاستی لە ئێستادا ماندووە و وەرگر لە ئێستادا قەلەقە بۆیە پێویستمان لەگەڵ ئەمانە بەڕاستی بە بابەتی حەوانەوە هەیە چۆن میدیا ئەمە ڕێکە خات ئەوە کەوێتە سەر سەلیقەی ئەو کەناڵانەی بەڕاستی کە ئەتوانن پشوویەک و حەوانەوەیەکیش بە وەرگرەکانیان بدەن لە پاڵیشیان ڕێنماییەکان و هۆشیارکردنەوەکەی هەمال نەکرێت. زۆر باشە دکتۆر نەزاکەت وەکو پسپۆڕایەتی جەنابچان کە مامۆستای زانکۆن چۆن ڕۆڵی کەناڵی کوردستان 24 ئەبینن لە بڵاوکردنەوەی زانیاریەکان لە کۆرۆنا سەبارەت بە کۆرۆنا. کەناڵی کوردستان 24 من هەر لە سەرەتاوە بە کەناڵێکی باشم زانیوە کەناڵێکە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر ئەتوانی بڵێ مۆرکێکی نیشتمانی و بەرپرسیارەتی هەیە لە زانیاریەکانیە کە بەڕاستی ئەمە گرنگە بۆ ئێمە کە ئێمە بە ڕۆحێکی نیشتمانیەوە بە مۆرکێکی نیشتمانیەوە بە هەوڵێکی نیشتمانیەوە کار لەسەر داتا و زانیاریەکان بکەین لەبەرەوە تا ڕادەیەکی زۆر باش بەڕاستی من کەناڵی کوردستان 24 بە کەناڵێکی سەرکەوتووە بینم بابەتەکانی هەمە جۆرن و بابەتەکانی متەنەوەن و کار لەسەر ئەرکەکانی ڕاگەیاندن تا ڕادەیەکی زۆر باشەکات و دەستان خۆش بێت. زۆر سپاس دکتۆرە نەزاکەت لە سلێمانیەوە لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاریەکانە ماندوو نەبیت. سپاس بۆ ئێوەش و سەرکەوت و سەلامەت بن هەموو لایەک. بێگومان باس لەواکە کە ڕۆڵی میدیا چەند گرنگە لە هەمان کاتیشدا ڕۆڵی میدیاکاران لە ئێستادا کە هەمویان
زۆر بە ماندوونە ناسانە کارەکەن لە پێناو وەرگرتنی زانیاری دروست بۆ هەموو هاوڵاتیان بۆیە تکایە تەنها بگەڕێنەوە بۆ ئەو زانیاریانی کە لە کەناڵە نیشتیمانیەکان یاخود لە ڕۆژنامەنووسی بەرپرس ئەو ڕۆژنامەنووسانی کە پیشەیانە کارەکەن و لە خزمەت ئێوەدان و گیانی خۆیان کردوتە مەترسیەوە بۆی کە زانیاری دروست بە ئێوە بەخشن و بە هیوای سەلامەتیش بۆ هەموو میدیاکاران و ڕۆژنامەنووسان و بە تایبەتیش ئەو میدیاکاران یاخود ئەو ڕۆژنامەنووسانی کە لە دەرەوە کارەکەن و ڕۆژانە دەرچوونیان هەیە. بەڵێ لەوەتەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە هەمومان پێم وا بێت زۆرترین وشە بووە کە لە مانگی ڕابردووە ئەگەر سێرجێک بکرێت یا ئەگەر داتایەک هەبووە زیاترین وشە بووە کە بەکارمان هێناوە و حتمما کاریگەری ئەبێت لەسەر دەروونمان بە بیستنی ناوی کۆرۆنا زۆر شتی ناخۆشمان بیرەکەوێتەوە هەر بۆیە کەسانێک هەن عقدەیەکیان بۆ دروست بۆ بەرامبەر بەو ناوە کە لە نەمساش گوندێک ناوی کۆرۆنایە و لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا خەڵکی گوندەکە دەیانەوێت ناوی گوندەکان بگۆڕن ئەمنا ڕق لە کۆرۆنا هەستاوە و گوندەکە ناوی سانتێک کۆرۆنایە و دەکەوێتە نزیک زنجیرەچیای ئالپ کە 100 کیلۆمەترێک لە باشووری ڤێنای پایتەختەوە دوورە و شوێنێکی گەشتیاریە و سەرۆکی شارەوانی ئەو ناوچەیەش دەڵێ ترسی ئەوەی لای خەڵکی دروست بووە کە ناوەکەی ببێتە کێشە بۆی کە خەڵکی تر ڕووی تێنەکات و نەبێتە ناوچەیەکی گەشتیاری و خەڵک لێ دوور بکەوێتەوە. ناوی گوندەکە لە ناوی کەسێکی ئاینی بە ناوی قەشە کۆرۆناوە هاتووە ئەوە ناوی کەسێکیش بۆ کۆرۆنا نەکات شوێنێک ئێستا دانیشتوانی گوندەکە بەجددی یانەوێت ناوێکی گونجاو بۆ گوندەکان بدۆزنەوە تاو ینی ترساون لەو ناوە تا ئێستا لە نەمسا 3900 توشبوش تۆمار کراوە و 21 کەسیش بەهۆی کۆرۆناوە گیانە لە دەستداوە لە نەمسا کە ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 9 ملیۆن کەسە و ڕێکاری توندیشگیراوەتە بەر لەو وڵاتە بۆ کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە بوونی ناوێکی واش لە وڵاتەکانە گوندێک ئەوە مەترسیەوەی هەیە ئەوەی تر ڤایرۆسەکە زیاتر ڕویان تێ بکە. بەڵێ زۆر جار هەیە ناوێک ئەبێتە هۆی ئەوەی کە ئەوەی کاریگەریکەونە خراپی هەبووە وات لێ کات کاریگەری لەسەر دەروونتە بێت بە بیستنی ئەو ناوە تۆ نائارامە بیت بۆیە منیش بە منیش خەڵکی و گوندە بوومە داوامە کردەموت ناوی گوندەکەمان بگۆڕن بیکەن بە ناوێکی تر دیکە. لە ڤایرۆسی کۆرۆنا کە لە زۆربەی وڵاتەکانی جیهان قوتابخانە بۆ سەلامەتی گیانی قوتابیان داخرا قوتابخانەکان داخراوە بەهۆی کۆرۆناوە بەشێک لەو قوتابیانە لە ڕێگەی ئینتەرنێتەوە لە ماڵەوە وانە وەرەگرن بەڵام ئەوەش بێکێشە نیە بەشی خۆی هەر کێشەی هەیە و ئاستەنگی هێمە بێ ئەوە بە مناڵەکانمان ئەوت مەچنە ئەوەنە ناو تۆڕە کۆمەڵاتەکان یاونە ئینتەرنێت بەکارمەهێنن بەڵام ئێستا بیانوێکیشان بەدەستە گەروا بێڵن لە ڕێی ئینتەرنێتەوە ئەو وانەکانمان وەرەگرین بە پێی ئاماری ڕێکخراوی یونسکۆش بەهۆی کۆرۆنا زیاتر لە ملیارێک و 200 ملیۆن قوتابی لە خوێندن دابڕەوە. بەسەدەما بەلاوبوونا ڤایرۆسی کۆرۆنا لە تەواهیە جیهانێ گەلەکدام و دەستگەه دەریان خۆگرتن بەریا هەموانژی دبستان. دبستان و زانینگەهێن لبنانێ ژ 28 مەها سپاتێڤە هاتنە گرتن لەو ماژی زارۆک وانەیەن خوا بریان ترنێتە وەردەگرن بە ئالیکاریا دێوباوێن خوا. دێوباوێن زارۆکان دەبێژن کو زەحمەتی دەوێ پرۆسەیەدە هەیە زارۆکژی بێناوان تەنگە ژێ بەرکو دمالدا ئاسێمانە. أكيد بسارت أزمة الكورونا بلبنان. بشتي برزقريكا كورونا لبنان دبستان بناچاري دريان خوا گرتن وانا دشاندن مالي جبويما لو ما خوندن بو أونلاين جبويما روشكا نويا وزحمتا. خوندنا ji dûr ve anku online weke çareseriyeke demkiye ta weke rewş çareser bibe di encam de jî hikûmet eşkere kir ku dê leza internetê zêdetir bike ta ku xelk di mal de bimînin zarokên wan jî ji xwendinê bêpar nemînin. منه شيء كتير هين أكيد لأنه نهسانه جبركو ديو باب جيل مالي كاردكن و بيويستا لكاريا زاروكان دخندنه دبكن زاروك نكارن دركبن و د مالي دا عاجزن جبركو د مالي دا عاصمانه و ام جينه وكما مستدزانن وانيان بدن لأم مالي كاريا هفدكن داوكا كو افروش درباس ببا. هجمارە توشبوویان ڤایرۆسی کۆرۆنایە لە لبنانê nêzîkî 205 keysan dibe ji wan jî 4 kes can ji destane heş jî rehet bûne.
هیوا عومەر کوردستان 24. ئاویستم لەگەڵ ئەوە بەس شتێکم بیرکەوتە ببیرتە کاتێک لە سەرەتاکانی داخستنی خوێندنگا ئەوانە بووین ئین هاوسێکمان کرده بوو سەرەتا بوو 300,000 قوتابی خوێندکار لە خوێندن دابڕابوون ئێستا لە ملیارێک زیاتر ڕێژەکە زۆر بووە دیارەکە مەترسی کۆرۆنا ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەکات بێگومان نزیکەی 2700 خۆبەخش لە ناو ڕێکخراوی خاچی سووری لوبنانی کار بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکەن هەر کاتێک کەسێک تووشی ئەو ڤایرۆسە بێت ڕاستەوخۆ ئەیانگوێزنەوە بۆ نەخۆشخانەکان بەرپرسانی ڕێکخراوی خاچی سووری لوبنانی داوای پشتیوانی دارایی بۆ کارەکانیانەکەن. ئەف کەس لە هێلên پێشیە ڕاوەستانە ji بۆ ڕوبروبوونا ڤایرۆسێ کۆرۆنایە لە لوبنان. خاچا سۆرا لوبنانی بهتر ji 2700 kesin xwebexş li xwe digire gobarê herî mezin rakirine ji bo serederikirin digel halatin tûşbûnê vayrosê koronayê. Bi gotina berpirsê wê rêxistinê karmendin wan bê beramber kar dikin. Digel zêdebûna hejmara kesin tûşbûyî pêwîstiya wan bi piştevaniyeka darayiya zêdetir heye. الصليب الأحمر اللبناني اليوم بيقدم عدة خدمات. خاچا سورا لبنانی هجمارک جه خدمتگزاریان لبنان پیشکش دکه یا هری گرینجی خدمت وان ده حالت هوارچونه و برسفدانه دا. جه برپرسیارتی آمیا امیر نخواش و گوهزن. و دما ویروس کرونا بلاف بوی مسوز دا کو ام لهیلن پیشی کار بکنج بو برسفدانه کبلز. کارمند من به برانبر کار دکن او خدمتکی لبنان را پیشکش دکن. وسريعة بهذا الموضوع. دخاچا سورا لبنانی ده بهتر ج 380 نوجدار هنه کل 22 ناوندن لبنانی بلاف دبن. لگور برپرسی خاچا سورا لبنانی حتی هفتیا بوری جیوان بهتر ج 200 حالاتن کو گومان لسروان هبون هلگری ویروسی کرونا اینا و گوهستن نخوشخانه رفیق الحريري کو هاتیه تایبت کرن بنخوشن کورونای. لليوم في عنا أكثر من 380 مسعف مدرب. ما بهتر جه 380 نوجدار هنک و ل 22 ناوندان کار دکن لسرانسر لبنانه. ام کار لسر بهز کرنا شیان خوین راهنان دکن جبو گرنتی کرنا برسفدانه کبلس. إصابتها بفيروس كوفيد 19 على مستشفى الحريري الحكومي. حتى نهار لبنان 267 حالات توشبونه فيروس كورونا هاتنا تومار كرن 4 كسان بسدماوي فيروسي جان خوش دستانه حكومة لبنان حفتيا بوريدا قدغايا چونو هاتن راكاند بو تواهيا كومبانيين تايبت و دزگهن حكومي هاتنا گرتن هر وها فروق خانه تکانه لوی ولاتی جی هاتیه گرتن بەڵێ هاژە ئەم ئوڤەی کە ئێستا بۆ بینەرانی ئەخەمەڕوو زۆر لەگەڵ بابەتی بەرنامەکەمانە یەک ئەگرێتەوە چونکە بڵاوکردنەوەی زانیاری دروست یەکێکە لەو خاڵە گرنگانەی کە لە دۆخێکی ئاوهایە لە ڕووی میدیاکانەوە یا لە سۆشیال میدیاوە کاریگەریکی زۆری ئەبێت بۆ سەر کەسێک کە ئەیخوێنێتەوە یان بەکارهێنەرانی ئەو بۆ نمونە کۆمپانیای فەیسبوک کە بۆ یارمەتیدان لە بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ڕایگەیاندووە بۆ پێی ڕۆژانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر زانیاری نادروست دەربارەی چۆنێتی ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەکرێت و بڵاو دەبێتەوە. کۆمپانیای فەیسبوک لە ڕێی خۆیەوە لە ڕێی خزمەتگوزاریەکەوە بە کورتەنامەی ماسنجەر و زانیاری دروست هەڵی داوەکە وەکو کورتەنامەیەکی هەبێت کە زانیاری بدات بە بەکارهێناریانی ماسنجەر. ئەم خزمەتگوزاریە یارمەتیدەرە بۆ ئەو لایەنە پەیوەندیانەی کە پەیوەندیان هەیە بە پێشخستنی دۆخی تەندروستی و ڕێکخراوە تەندروستیەکان بێ بەرامبەر کە ئەوانیش دەتوانن سوود لەم خزمەتگوزاریە وەربگرن بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی زانیاریە هەڵەکان دەربارەی ڤایرۆسی کۆرۆنا. و هەر لە با بڵین ئەو کاری کە کردوێتی ماسنجەر هەموو جار فەیسبوک هەوڵەدا لە هەموو دۆخەکانە دەستی خۆی هەبێت و یاخود بزانێت چۆن بارودۆخەکە بەلایەکە بهێنێت کە یارمەتی ئەو کەسانە بدات کە بەکارهێنەری ماسنجەرن بەکارهێنەری فەیسبوکن و پێشکەشکردنی ئەم تەکنیکە لە ئەزمونێکی نوێدا ئەنرێت بۆ کۆمپانیای فەیسبوک و هەروەها بە تایبەتی بەکارهێنەرانی ماسنجەرکە وەڵامدانەوەی بەکارهێناری ماسنجەر بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە کۆڤید 19 لەلایەن خۆیانەوە هەر یەک لە وەزارەتی تەندروستی داهێنان و
داهێنان و تەندروستی ئەرجنتینی و ڕێکخراوی یونیسف و وەزارەتی خزمەتگوزاری تەندروستی نیشتیمانی پاکستانیش سوودیان لەم کارەی فەیسبوک وەرگرتووە کە داتا و زانیاریەکان کە لە جیهانە ئاماد بڵاوەکرێتەوە لە ماسنجەرەوە وەری بگرن کە زانیاری دروستە سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا هەر لەو ڕێگەیە و پشتیان بەستووە ئەم چەند وەزارەتە پشتیان بەستووە بە ماسنجەر. دەستکێش زۆر گرنگە کە بەردەوام لە دەستمان نابێت چونکە ئێمە بەردەوام بەبێوی ڕۆژانە لا ئاگایی خۆمان دەستمان بە زۆر شتەکەوێ بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ چوونێکی جیازیە دەستکێش کاریگەری لەسەر گواستنەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام با بەوردی لە هەواڵەکە تێبگەین کە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە وەڵامی پرسیاری ئەوەی ئایا دەستکێش کاریگەری لەسەر گواستنەوەی کۆرۆنا هەیە لە وەڵامی ئەو پرسیارەدا ئەڵێن بە دڵنیاییەوە ڤایرۆسی کۆرۆنا لەسەر دەستکێشەکانیش دەنیشێت و ئەگەر بێت دواتر دەستەکان نەشوین بۆ دەموچاویان ببین ئەوە ڤایرۆسەکە بۆ ئەگوێزرێتەوە بە ئاسانی لە بەشێکی دیکەی وەڵامی ئەو ڕێکخراوی تەندروستی جیهانیاڵێ لە بەردەوامی دەستشوشتندا بۆ خۆپاراستن لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا ینی گرنگە بەردەوام دەست بشوێگە دەستکێشیشە لە دەستا بێ خودنا گرنگە بەردەوام دەستشتن هەبێت هاوکات بە ڕێگایەکی باشتر لە بەکارهێنانی دەستکێش وەسفیەکەن واتە دەستکێشەکە هەندێک جار گرنگە بۆ کاتێککە تۆ چیتە دەرەوە شوێنێک نییە دەست بشۆی کارەکەی ئیشێکەکەی بەنمونە ئێمە ڕاگەیان کار کە بەتایبەت ئەوانش کە ئەچنە دەرەوە دەستمان بەر ئەو کەلوپەلانەکوێ دەستمان بەر چارە ئاکوێ هەموو هاوڵاتێکی دیکە ئەگەر بە شوێکی کورتیش بێتە دەرەوە دەستی بە شتەکانەکە لەم کاتەدا لەوانێت دەستکێش گرنگیەکی هەبێت باشتر بێت هەرچەندە بێگومان بن ڤایرۆسی لەسەر ئەوەستێ و کۆ بێتەوە بۆیە دەستشتنی بەردەوام لە بەرامبەر ئەوەدا زۆر زۆر باشترە. بەڵێ تەنانەت دەرکردنی دەستکێشەکانیش لە کاتێکا کە بەکاری ئەهێنین ئەبێ بە شێوازێک بێت کە دەستمان ئالوودەی ئەو ڤایرۆسە نەبێت کە دەستکێشەکە لا دەبێن مثلا بۆ نمونە ئێستا ئەگەر کامێرەکە بەهاتایەتەوە لای من بەم شێوەیە نابێت ئاوها دەستکەیتە ئێرەوە دەبێت ئاوها ڕایکێشیت کە دەرت هێنا بەم دەستەی تر دەستەخیتە ژێر ئەمە و هەردووکی لوولەکەیت بۆ ناو یەکواتە ئەو ڕوەی کە ئەمەیە ئەچێتە ناوەوە یعنی قڵپە بێتەوە ئەو شێوازە دروستترین شێوازی دەرکردنی دەستکێشەوە نابێت دەگەل لە ماڵەوە تویتەوە ماڵەوە لە دەرەوە بگەکو ئێمەکە کارمان لە دەرەوەیە نابێت دەستکێشەکە بۆ ماڵەوە بەرین هەر لە دەرەوە دەبێت ئەگەر توانیمان لە لە شوێنێکی دروستیش فڕێبین جگە لەەوەش نامە بە دەستکێشەکە دەست لە دەموچاوان زۆر خەمیەوەمە زۆر جار دەسم یەکسەر کە دەستکێش بەکارێنم ئیتر بیرمەچێتەوە کە دەستجارەکەی هەر یەکسەرڵی دەستکێشەکاتە دەستە لە سۆڤان دەموچاوم ئەخورێ ئەوێ دەست لە دەموچاوم بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوو گرتە ڤیدۆیەک لە تۆڕە کۆمەڵاتیەکانە دەنگدانەوەیەکی هەبووە و مشتومڕۆکی زۆری بەدوای خۆیان هێناوە کە تیایدا دەرکەوتووە لە تارانی پایتەختی ئێران باینجان دەبارێ من خۆم ئەو ڤیدۆیان بینی خۆمم پێ نەگیرا هەر نردم بۆ هاوڕێیانیشم بەڵام ئەو کەسانی ڤیدۆکیان دروست کردووە دەستگیر کراون گرتە ڤیدۆیەکە لەلایەن کۆمەڵی گەنجی تاران و بۆ مەبەستی گاڵتە دروست کرابوو پۆلیسی شارەکەش بە تۆمەتی دروستکردنی پشێوی و زانیاری ساختە ئەو کەسانەی دەستگیر کردووە کە بەشدار بوونە لە دروستکردنی ڤیدۆکەدا. ئاژانسی ئێرآی ئێرانی لەسەر زاری پۆلیسی تاران بڵاوی کردوتەوە کە گرتە ڤیدۆیەکی ساختە کە تێیدا دەرکەوتووە لە تاران باینجان دەبارێت لەلایەن چەند کەسێکەوە بە مەبەستی پشێوی دروستکردن بووە و سەرجەم ئەوانەی لە پشت ئەم کارەوە بوون دەستگیر کراون. بەڵێ شڵەژان لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەی شۆفێری کارێکی ئاساییە و بەسەر زۆرینەی شۆفێراندا تێدەپەڕێت بەڵام ئەوەی بەسەر ئەم شۆفەرە نوێیەدا دێت ڕووداوێکی دەگمەنە لە دڵخۆشیدا سەری لە خۆی شێواندووە دوایی تەنیا دەخولێک لە دەرچوونی لە خولی شۆفێری خۆی و ئۆتۆمبیلەکەی دەکەوێت تا ناو ئاوی ڕووبارێکەوە ئەمە بەڵێ ئەمە ئەگەر ڕوانامەی وەرنەگرتایەکردەوە لە خۆشیاوری زۆربەی کادەوە کەسانی کە زۆر تامەزرۆی فێربوونی شۆفێرین بە تایبەت پیاوان لە بەرەوەی تامەزرۆی ئەوەن کە شۆفێری بکەن و یەکسەر بکەونە لێخوڕینی سارەوە دووچاری ئەم شێوە بێتەوە و بێگومانیشم شۆفێرەکەی پیاوە.
لەبەرەوەی ئەو سەرکێشی کردووە. بەڵێ هیوادارین هەر کەسێک ئاوها هاڵە لە خۆشیە سەری لێ ئەشێەوە لە خۆشیە سەری لەشێ هیوادارین کەساوە لە خۆشیە سەری لێ نەشێوێ و دیارە ئەوە هەر بەبێ بڕوانامەکەی هەر لێ وەرگرتنەوە یەکسەر بێ بڕوانامەکەی لێ وەرگرتنەوە. هەڵماندا ئەمڕۆ وەک ڕۆژانی پێشتر زۆربەی زۆری هەواڵ و زانیاریەکان و ئەو بابەتانەی کە گرنگن بۆتانی بخەینە ڕوو لە ڕۆژباشی کوردستان 24 من و هاژەی هاوکارم کاتژمێرێک لەگەڵ ئێوە بووین و ئێستاش کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆمان دێنین. بەڵێ بەو بڕگە و بابەتە جیاوازانەی لە کۆرۆناش بۆمان باسکردن بۆ هیواین کاتێکی خۆشتان لەگەڵا بردبێتە سەر و ئەو بێگومانیش ڕێنمایەکان جێبەجێ بکەن و خۆی و لە ماڵەکانتان بمێنەوە ئێمە هەمیشە بەرگە و بابەتی جوانتان بۆ ئامادەکەین هەر شاد بن. با دەستکێشەکەشمان بە شێوازێکی تەندروست لابێین.